لەم دیدارە باسی پارێزگای هەولێر کرا کە چۆن خزمەت بە خەڵکەکەی بکرێ و ئەرشی سەرشانی ئێمە هەموو لایەک چییە لەم قۆناغەدا بەرامبەر بە خەڵک. بەڕێزیان باسی پشتگیری و پشتیوانی حزب لایەنە سیاسیەکانیان کرد. ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان جەنابی مامۆستاوە ئێمە پشتگیریمان بۆ دووپاتکردنەوە بۆ هەر کارێک کە لە خزمەت ئەو خەڵکی ئەو شارە بێ بە شێوەیەکی دادگەرانە و بە شێوەیەکی بێفەرق خزمەت بکرێ بە یەک چاو تەماشای هەموو خەڵک و لایەن و پێکاتەکان بکرێ. دیار لەو قۆناغە کە خەڵک بە قۆناغێکی سەختدا تێدەپەڕێ لە ڕووی ژیان و گوزەرانەوە ئەرچی ئەوانە کە چاویان زیاتر لە خەڵک بێ و دەرفەتی کار و هەلی کار زیاتر بۆ خەڵک بڕەخسێنرێ بە تایبەتی خەڵکە فەقیر و هەژارەکە کە تا بکرێ خزمەتیان بکرێ و هەوڵ بدرێ کە ئەو ڕێگایانەی کە خەڵک دەتوانێت لێوە بەهرەمەند بێ و ژیانی خۆی پێبەرەوەبەرێ ئەوان کار ئاسانیان بۆ بکەن. بە دڵنیاییەوە ئێمە پێویستیمان بە بۆ چوون و سەرنج و تێڕوانینی هەموو هێز و لایەنە سیاسیەکانە جا چ ئەوانەی لە دەسەڵاتن چ ئەوانەی لە ئۆپۆزیسیۆن و بەشدارنینە لە حکوومەت. بە دڵنیاییەوە ئێمە ڕەخنە و بۆ چوون و پێشنیار و دەربڕینەکانی هێزەکانی ئۆپۆزیسیۆن زۆر بە نەزەری ئەتیبار وەردەگرین و کۆمەڵی دادگەری کوردستانیش هەمیشە خاوەن ڕەئی بوونە و پێمان گوتن هەموو ئەو ڕەیانەوە بۆ چوونانەی کە هەتانە لە هەر بابەتێکدا بۆ ئێمە بخرێتە ڕوو ئێمە بە دڵنیاییەوە هەوڵ دەدەین کەم و کوڕیەکانمان چارەسەر بکەین. بۆیە جارێکی دیکە تاکید دەکەینەوە سوپاس بۆ بەڕێزان و سوپاس لە بۆ جەنابی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان لەو پێشوازیەی لەو بۆ چوونانەی کە خرانە ڕوو.